هر جبوی گوتو بشه که بهتر لسر پروسه خواندنه لروجاوای کوردستان بر خود مجمع شرکای سیاسی برئیس عبدالرحیم علی مامۆستا عبدالرحیم دەمباش ئەگەر دەستپێکی دەست خوازم تڕۆنەهەیە بخێ سەر دەستپێکردنە پرۆسەیە خواندنە دە ساڵە نودا 2020 بە چ ڕەنگی بەڕێوە چووە نەها لە ڕۆژاوای کوردستانê لە باژارێ حەسەکێ دەبستان داخستینە لە باژارێ قامشلۆ 100 شاگرد یەک پۆلێدەیە لە گەلۆ بڕێبەچوون بوی ڕەنگی وێ دەرئەنجام چ بن سلا بۆ ڕێز بووتەوە حەمیدێ بینەرێ هێژا دەلال گەلەک سپاس کاربندێ ئارکێ برای هێژا دەلال ئەسپازم دەستپێکە ئێشتر دەستپێ بکەم دەستپێکە 2014 دا وەختا بۆ ئەبرێ بازێن و بەیاکە دبستانێ ما 2016 دا من وەکە سەرژمێریکێ مچێ کرد سەراسەرێ دبستانێ ناوچە گواردێدا ئەسوازم بوو ئەرقام نەبدمەتە داقەت ئەنجامێ وێناکێ بێبەرە قسەر کەتێدا حتا چه ئاستیە وەکە میناکێک دبستاش دبستانێ ما هژمارە خوێندەواری وێناکە شاگردکردێکی 705 بوو 2011 دا یعنی بەری شۆڕەشار سووریە 2011 ڕێجیە شاگردیە کووردا تێدا سەرێ سەدی 68 کورد بوون ئێدیکەش پێکاتێدا عەرەب و خریستیان بوون وەختا گۆڕێ بازێ ئەبێ نو ڕێبەبەریا خۆسەر پەیا کرد 2014 دا ڕێجیا کووردا 68 هاتە 33 دە ساڵا 2016 دا مخابن 68 هاتە 13 هێژمارە شاگرد و خوێندەوانی کووردا دبستانێدا هاتە شبەرگۆ هەتە دەزانن بۆ دەستپێکێدا کەسێ ئارمەج کرد بێ گوهەرداهای ڕێبازە خوێندەوار و شاگردی کووردا هاتە ئارمەجکردن ئەمە ئێ عەرەبە تێدە بوو تەبی گۆ هژمارە خوێندەوانە ئێ دوێ دبستاوا دبستانەوەرەکێدا 705 بوو هژمارە عەینی وەکە خۆما تەنێ ئێ گۆژێ دەرکەتن شاگردی کووردا ژێ دەرکەتن جێوا دەکەتە ئەبێ عەرەبێ گۆژوانە هەرچێدی هاتنش حەمسەوش حەلەبێش ڕەقاویتێکی گواتن هەمیکەدە جێوانەکەدە هژمار وەکە خۆما لێ بەس ڕێجیا کووردا تێدە گەلێکێ بوو حەتانا خوێندەوانی کوورداکێ بوو بۆ وێنەکە ئەدبێژی بڕاستی ئەوانەکێ پسگرێکە گەلێکی گیرانە دێ ڕۆژاوای کوردستانێدا ئیرۆت باوەریان بدە وەختە گوت بخەزێ وڵاتێکی تنە بگێت وڵاتێکی بشەڵتێنێ تبێ وسیاتەینە گوت فڕۆک و تایارا و جەبەلخانە گوت بکشێنە سەر وێناکێ تەنێ ڕاژە علم و زانیارێ شواناکێ بەر وڵاتێکی گوت نزان بێت تەجە نەخوێندن و زانیارێتی ئەو وڵاتێناکێ وشپەقە دەستگەی و سیاسی وێناکە هەمنە ڕووخاندن منێ وڵاتێکی زعیف وڵاتێکی بێڕۆ ئاستا جیادش خدمەتە خەڵک و خاکە خۆدەژی بۆ بیناکە ئەبێ ڕاستێنێکی ئەبێ مشارەکە گەلێکی مەترسیاوێنێک هەیە سەر خەڵکێمە و سەر زارۆکێمە و سەر بی نفشێ گۆلوتێ ئەم نفشێ گووە بێوستی کە مەهەگۆ کەسە خۆندەبان و ژیهاتی بن باشە مامۆستا عەبدولرەحیم بەس بەریت بەردەوام بکێ تە بەحسا ڕێژە و ژمارە کرد نەهادە دەمێ نەهادا داوین ژمارەتە گوت ڕێژا کووردا 13 بوو سەدی دە دبستاناندا نەهاچ قەسمایە خوێندنا 2020 و 21 نهاز کابشتر تەکەس بکە بۆ دبستانی بە هەمی بهترێوانێکی هاتنە گرتن یعنی گەلێک دبستان هەنە بۆ ڕێژاونێکی نێو یەک شاگردی ئەمەی کووردا تێدا هەیە بڕاستیش حەبیگە گوتزانین بۆ ئەو ڕێبازانێکی نەگۆ ڕێبازی نەگۆر خۆستەکە بێ قوناغا هابوون نەگۆر خۆستەکە تشتێک بۆ ئەف گواردنا بوو چێ بووی وەکاتە دەزانن بە مامۆستای دەلال هەکە بەجێ بوو گوهاردە ڕێبازی خوێندنێ ئەوانەکەژی تشتێکی ئاکادمی پرسیپ نەوێناکە هەنە گەرە کەسەوێناکە بمەشێ مخابن ڕێبەبەری خۆستەر نەگۆر وێ پرسیپە هەنێکی ڕاست و دروست مەشید و حتا کاربێ بێ خەڵکە ناکە بدە قبولکردن ئێرە پرسامەژی ئەوە بۆ چێتە ڕێبازانێکی گوهاردن خالص زعیتێدە چ بوون بۆ ئەرمەجەتەژێ چییە هەکە ئەرمەجەتەژێ زمانی کوردی ئەم پیرۆزیاتە ئەم هەمیژە ئەم خۆی زمانی کوردینە مەکاری بوو بە ئەمکاری بن مادە نەخۆیان بکەن ئەم خاڵەکە زعیفە حەقیقەتەژی خاڵەکە زعیف بوو دێ ڕێبازێ یا دەوڵەتە سووری سەراسەردا ئەزێ ڕێبازێکی پیا بکەن مادەکێ پیا بکەن یا زانیاری زمانی کوردی فێربوونە زمانی کوردی هەنگی بەگۆ ڕاستی بچێکی پیرۆز بێت یا تو وڵاتە دەچێ نەبووە بۆ هەکەت بخوازی ڕێبازێکی بگوارێت یەکسەر هەمی مادە ڕێبازت یەک دەفعەتە بگوارێت تو وەختامۆ دەست پێتکە بۆ دەستکە خالی زعیف تێدە چنە ئەم چ مادەگەکی زعیفە چ گوهاردن گۆڕ خۆستەکە قوناغی واناکێ ئەزکارە بم نقطە بنقطە خال بخات تشتێوە گوتی سەر قوناغە بنهۆن ئەزکار بم بگوارێنم عادی دوایە بۆ گەلێکی مهم ئەفکار بسەر بسەکردن حازیش لە گواردانەکەرە کرد بوو وەکە بەسە ئەمەژی مامۆستێوێناکێتە حازر کرد بوو دبستانەکێتە حازر کردن
گوهرتنا ڕێبازە ئاڵا بژێرە دەبێن و هەنەکە ئامورەژ هەیبەت بێژێرە دەبێت ئەبناکە هەموو ئامادەکرد بوون حقیقەت ئەبناکە تەبینە بوون بۆ وێناکە وەختێکی نەڕاست دەهات و یا مهم ئەسقان چێکیش بەڵستار بژم هەمی بینارا بێژم دیرۆکە یەک وڵاتی دەچێنە وڵاتی دەچێنە بووە گۆد حربێدا و شەڕ و کوشتنێدا گوتوانێت ڕێبازی خۆ دێت بگوهارێنی ڕێبازی خۆ دێتێنە گوهارتێن وەختا گۆ وڵاتێکی ئارام بێ وڵاتێکی گەشە بێدا تێدا هەبێ گۆر قوناقی گۆر خۆستەکە قوناقی بمەشێ گۆر وێناکە تێ ڕێبازی خۆشی تێ بگوهارێنێ دا گۆ بتکارە بێ قوناقی رە بمەشێ و خۆستەکە بێ قوناقی گۆ تێدا بمەشێ. باشە مامۆستا عەبدوڕەحیم نەها یعنی شاگردێن ڕۆژاوای کوردستانی تەویک و هاتن تا ئاماژە چەند خاڵێکە گرین کرد و تا ئامادەکاری نەهات بوونە کرن بتایبەتی مامۆستا بتواوێک نهات بوونە ئامادەکردن ینی نەهات خوازم سەر خاڵە مامۆستا ڕاوەستێ حتاکو یەک دەبێ مامۆستا و نفشێکی پەروەردە بکێ چەندین ساڵ ژێرە دبن حتاکو بخوێنێ پسپۆریە دوی بواری دەبکە هەتاکو بکار بێ و پەروەردە بکە ئەوایەکی باش لێنەها ئەڤ خولێن سێهەیوی و چارهەوی دووردە چ فێر دبن حتاکو دبنە مامۆستا نابێ مامۆستا وڵاتیکردن هەنێک هەنە شەهادە بەڵگەنامە سەفێ نهێنە پێڕەیە بووە موەجه وەکە سووری ناو کوڕی سووریدا موەجهێ تربەوی یعنی ئەv چێ ئەو باندۆرە خراپ لەسەر شاگردا دروستکرد تەویک و بووە زمانی کوردی برادر ئیرۆ حقیقەتان پێشن هەکە ئەم بێژین ڕێجیمە بەعس ڕێجیمە سووری بڕاستی ڕێجیمەکە گەلێکی گەڵدەڵی بوو گەلێکی شۆفینی بوو گەلێکی خراپ بوو ئۆنجامێناکی ئەف شۆڕشارێکی دەست پێ کرد بەس بلا بۆ دەستی خودێنە سەر وجدانێک و حقیقەتەن دەولەتە سووری دە ئالیە خوێندنێ دە و ڕێبازە و دەبستانەدا و حتا زانگووادە بڕاستی دەولەتەکە گەلێک پێشکەتی بوو ئەمکارێت بێژن ئالی خوێندنەوەکە دەگەلکی باش بۆ بێناکە هەکە ئەم هەبێت زانن حتا خەڵک دەبوو مامۆستا پشتی بۆ دخۆن خۆنا خلاص کرد بە کلۆریان خلاص کرد ساڵە دۆزدا بەکرێ خلاص کرد پێی وێناکەرە یا دەچوو سەد خاص دە ساڵ خوێند یا معلمین دە ساڵ خوێند یا دەچوو کە لە جامعەدا کولیا ئادا بارەکە دخۆند دەهات نوکانەکەت بوو مامۆستا ئەوش بوو مامۆستا وەختا گۆڕێ باسن خۆزان گۆڕێجیما سووری قوناق ڕێبازی خۆ نو دکن و ژێن کرد گۆڕ خۆستەکە قوناقا وەژێن هاتە خۆستن تەبێ وێناکە هەر سەرێ ساڵێکی دو ساڵە ئەو مامۆستا خۆ دبرنە پەروەردە دکرد فێری وی ڕێبازی نو دکرد بۆ کارە بن وەرن شاگردی خوا زانیاری بکر و کارە بن حقیقەتە فکرێ بگەینەوەناکەی لێ مخابن وەکە تەکەرە بکری ئەبێنە جامێنەکە هاتن کەسن هەبن ئومی بوون بەکە ئەبژنە نابوون کە بێ ئومی سەفێشە شابوارە بوون ئاسەفێ نەهابوارە بوون دەچوو سێ هەیباتانەکەی پەروەردەکە شوارژێک و حقیقەتە نە پەروەردەی بۆ شوارەکە چونکە ئەم مطلع سەوانەکەژی تێ گرێداری وێناکە با ڕێبازە بۆ قیارژی کرد تقریبا نەبوو تێ و دهاتن قیاد کرد بۆ کەرم کرد ببنە مامۆستا بۆ بێناکە ئەم بێژن ئەنجامێ وێ کارێ وای غەڵەتی شاش کەرم کە مەزن ئیرۆ ڕێجیا خۆندەبانە شاگردە دەبستان دەچیە هەمی خەلکە هەناکێ باسڵان یاد دووە برا هێژا و وەختا بۆ ئیرۆ گوهارتنەکە بێ ڕەنگەناکەت بکەیت لازمە گوهدانی لە دین و ئیرادە خەلکێژی بکەیت بەجێ خەلکە دەژی حقیقەتەن بێک چراکە قبول دکەن و ئەنت بریارێکە بتانە خۆ بستێت وەکە دەستلاتن ئەزێ بک و فەڕ بکەم سەر خەلکێ وەکە دیفاکتە ئەبا بەڕاستی قبول نابێ بۆ بێناکە ئەم بێژێنن وەکە ئەنجومان اجتماعی کوردی گۆم بەجێن نونەرێ گەلێک خەلکێت کە حتا بژن گەلێک حتا عەرەبی هاژی پێک هاتیە ناکوژی تەبدە منطقەدا بڕاستی حقت جوانەکە نەجێر حتی بوو ئەبگوارنا باڕێ بازێ ناکەی بۆ وێ ناکە مەدی ئەنجامی ناکە با دبستانی ما هەموو دەبەناکە هاتیە هاتێکردن تکاری بێژێ حقەتن گودا ئێرە دبستان لە ڕۆژاوای کوردستانی سوێ دژی هەمیژی دەحالەکەوە گوتی باشە مامۆستا عەبدوڕەحیم پرسە هەری گرنگ بردا دەرئەنجامێن نەخواندیە شاگردێن و زارۆکێن کووردا دە پێشە ڕۆژە دەوێ بە چ ڕەنگی باندۆرێ لە دۆزە کوردی بکەیانژی چ زیانێک بە نفشێن بێوێ بکێ پێشە ڕۆژە دەوێت چ زیان ڕۆژاوای کوردستانی بگەی ئەگەر چەند نفشێکی نەخواندەبان دەرکەبێ مامۆستا بێدێ بڕاستی نەگو خالەکە تەنێ وەگوتی وێت باندۆرەکە نەرینی مڵەتی بۆ خەلکمە بکێ گەلە خاڵانە یەکەمی تشت ئەو بوون وەختا بۆ ئەبرێ بازانەکی پیا بوون و خەلکی ژیهانە بوو حقەتەن ئەوناکی مافێکی واژی بۆ زارێکی خوب نەخۆی
بۆ وێناکی ڕاشنەوە و زارۆکی خۆناکی تەم لە شوڵات بارکردن بەرەو خۆدانە ئەوروپا جنە ترکێک بۆ دەقەر خەرکی قولودی فێری زانیاری بکەن ئەبناکێکی کارکاری بکەین ضمنی خالێکی دە سیستەمێک سیستما گواردنا دیموغرافی یا بناوچیامە وەختا خەلکێتە دراژە دەست زارۆکی خۆشوڵاتی خۆ بارکێ برازی ڕێجیا دەژی و ژمارە دەژی دەوڵاتی دەکەین ئەبێک ئاد دووە ئیرە وەختا وڵاتێکی وەکە دەستپێکێکی بگوت وڵاتێکی بخوازێت خراپ بکەیت تشتێکی پێ بە نەهرێ ڕژە علم و زانیاری شنابانەکە دەکرد وڵات جارکەین نفشێکی نەزان دەر بکەبێ نفشێکی بۆ نزانێ بێ ڕێبەریە دەستگۆ سازیە خۆ بگەێ نفشێکی بۆ نزانێ بێ چا وڵاتی خۆ پێش بخێ نشێکی بۆ نزانێ بێ ئیرە خۆستەکە بێ قوناغاناکێ چییە؟ ئابراکی بڕاستی وڵاتی بەرێ وڵاتی خۆ بدێ خراپبوورێ و بەرێ وڵاتی خۆ بدێ ڕوخاندنێ ئەو مڵەتی هەناکە ئەو خەلکە های نەزان ئەوێ هەوار بکە خەرکی بیا زەهیبیت کە هوەرن سەر وڵاتی من و خەلک و خاکە مڕون و داهاتی مڕونن و ڕێبەبریا وڵاتی بکر و ئەزێوەکە شاگردی بنجەماناکێ ئەواناکێ بێ شەڕ و بێ تشتێک داگرگەرێ دەکشێنە وڵاتی خۆ و وڵاتی خۆ هەمی ڕادستی خەلکی شبەر نفشێکی نەزان نکارێ ڕێبەریا وڵاتی خۆ بکەین بۆ بێناکە ئیرۆ ئەم دوژنە ئەمناکە بڕۆژەیەکە گەلێکی خەتەرە چارەیە بلەس باوەریان بدەژی وەکە ئەنە کەسێژی هاشاندا ئەنە کەسیا دانوستاندنێژی دەکرد حالایەکی ئێکلێزیا کوردی دەژی ئەبژی مەرجەک شمەرجێوانەکە کرد و بەڕێ بازانێکە وەرەسەکەی چارەسەریک زووترین دەبژێ وەرەکردن گوتخوازێک و ئیرۆ ئەو چارەسەری شەما مستە عەبدوڕەحیم ئەو چارەسەریات بەحث دەکێ زووترین دەم چارەسەری وەرە دیتن ئەو چارەسەری چییە و زووترین دەم دەوەرەی دیتن داکو بە هاوارە شاگرد و نفشیان ڕۆژاوای کورتستانی دەهێن ئەو چارەسەری دەم دخالی سەرەکە دەست پێ کرد یەک دبستانی ڕێژیمی دیسەنێکی وەکە بەرێ وەرە بەگەڕاندن و تەبی ئەم دیسە بێژی ئەم نەدژی فێربوونە زمانی کوردینە ئادووە برا کێلەکە وێناکە دەژی غەمنە دبستانی زمانی کوردیژی و ئەمری بازی کوردیژی وەر خەلک وەرێ ئازاد بێ کی هەرێ بێناکی کارێ بێناکی تبشکەینە چلو ئەزێ پشتەبان ببش دبستانی یا ڕێبازی زمانی کوردیزی عینی ول وەکە ڕێبەریکە دوێ نافشانەکە ئەزێ پشتەبان بش دبستانی یا ڕێجیمێژی و ڕێبازی بۆ ڕێجیمە تێنە خوێندن دو ئەزێت بێ قوناغاناکە دەت بێ قوناغا حتا گوز بگمە ڕەوشەکە دیترێکە بچکی ولۆ ئارام ئەزێ بخوازم ئەزێ بگەم گۆ بێ ڕێبازی مە زمانی کوردی و ئەم حقیقەت دخوازی گۆ پێش ڕۆژێدا ڕێبازی مە دبستانی مەحەلی ئەم زمانی کوردی ئەم بخوێنین ئەمێ هەنە گوهارتنەکە ئەکادمی گۆر دەستگە و سازی ناودەولەتی ئێپۆسپۆرۆکە یونسکۆ واناکە ئەمێ واناکە ڕژی ئەمێ با ڕێبازی ناکە خال بخال بگوارەمێ بگنە بن ئەزمونادا خالا دووە یەکەمی ئازش جواتە ناودەولەتی بخوازم گۆ ئەم ڕێبازی و شاهدێمیژی بەرنامەیەمژی واحترافك ناسنامه في وري كريم وخلك بيش وقتك وراجدا فناسنامه خو هر ولاتك وقارب خدا خبر دوام بكن قالك سباس بجم ايرو يكيمين حاله دبستان ريجيم جي كيلا كار دبستان مدور بكرن وخلق ورا ازاد كريم كي هاري بناكي كاري بناكي وبشتباني هر كوري كرن حتى بقرا قناغك قالك سباس جبوي مع مستا عبد الرحيم علي الشروبكاري سياسي كتب مراوي قالك سباس